هەڵبژاردننی گاڵتەجاڕانە و خەبات و داواکاری کرێکاران. 12هەمین خولی گاڵتەجاڕی هەڵبژاردنەکانی مەجلیس و ئەو ناوەندەی کە خەڵک بە دروستی پێی دەڵێن مەجلیسی نووسوەکان لە باسنەیەکدا کە ڕۆژ بە ڕۆژ بەرتەسکتر دەبێتەوە و لەلایەن حکوومەتی ئیسلامیەوە ناوی هەڵبژاردننی لێنراوە لە دۆخێکدا بەڕێوە دەچێت کە لە ژێر گورزی قورسی بەشە جۆراوجۆرەکانی شۆڕشی ژنجیان ئازادیدایە. خەبات و تێکۆشانی کرێکاران، خەباتی سەرتاسەری و بوێرانە و سەرکەوتوانەی ژنان، خەباتیش کۆداری دش بە سزای لە سێدارەدان کەمانگرتنی گشتی و سەرکەوتوانەی دەی ڕێبەندان لە جوغرافیای کوردستان سەرتاسەری کردەوە، خەباتی کچان و کوڕانی لاو و زیندانیانی سیاسی ژن و پیاو لە زیندانەکانی ڕژیمدا چەندهێما و بواری بەردەوامی ئەم شۆڕشن. کرێکارانی دڵپڕ لە ڕق و تووڕەیی ڕۆژ بە ڕۆژ خەباتەکەیان لە پێناو باشترکردنی بارودۆخی ژیانیان لە دژی ستەم و چەوسانەوەی حکوومەتی سەرمایەداری ئیسلامی و خاوەنکارەکان قوڵتر و بەربەڵاوتر کردووە. بەرپرسانی ڕژیم دەزانن کە خەڵکێکی کەم لە ڕووی ناچارییان بەهۆی گیرەخۆریانەوە لە نمایشی گاڵتەجاڕی دەنگداندا بەشداری دەکەن. ئەوان نیگەران نین لەوەی کە ئەم جارە زۆرینەی ڕەهای خەڵک ناچنە سەر سندوقەکانی دەنگدان. لە ڕاستیدا ئەوەی کە ئێستا بەرپرسانی ڕژیمی زۆر نیگەران کردووە و خەوی لە چاویان زڕاندووە بریتیە لە ئەگەری سەر هەڵدان و ئاخێزی بەرینی جەماوەری لە ڕۆژان و مانگەکانی داهاتوودا بە ناوەندیەتی خەبات و داواکاری کرێکاری. لە ماوەی یەک مانگی ڕابردوودا کرێکارانی فەرمی، کرێکارانی ئەرکانی سالس و شرکەتی نەوت و پێترۆشیمی لە ڕۆی ئاستی خەبات و ناڕەزایەتی و ژمارەی ئاکسیۆن و ویست و داواکاری ڕادیکاڵەوە پێشەنگی بزوتنەوەی کرێکاری بوون. ئەوان کۆمەڵێک داواکاری گرنگیان هەیە کە یەکێک لەوانە بریتیە لە دوورخستنەوەی پەیمانکارەکان. ئەم داواکاریانە لە هەندێک بابەتدا دەستەبەر بوون کە نمونەیەکیان لە کۆمەڵگەی پێترۆشیمی تەورێز بە گۆڕینی گرێبەستی زیاتر لە 1250 کرێکاری پەیمانکاری و دوورخستنەوەی 9 شیرکەتی پەیمانکاری بەکردەوە دەرهاتووە. کرێکارانی فولادی ئەهواز لەم بوارەدا نمونەیەکی هەرە دیارن. ئەوان لە سەرەتای مانگی ڕابردوودا خولی دووەمی مانگرتنەکانیان دەست پێ کرد. کرێکارانی خەباتکار و شێلگیری فولاد کە دوای مانگرتنێکی چەند ڕۆژە لە مانگی ڕێبەنداندا بە مەرجی جێبەجێکردنی تەرحی تەبەقەبەندی پیشەکان و گەڕانەوە بۆ سەرکاری کرێکارانی دەرکرا و کۆتاییان بە مانگرتنەکەیان هێنابوو، دوای ئەوەی کە بەڵێنەکان بەکردەوە دەرنەهاتن ڕۆژی سێشەممە سێ ڕێبەندان مانگرتنەکەیان سەر لە نوێ دەست پێکردەوە. یەکێک لە تایبەتمەندیەکانی خەباتی ئەم کرێکارانە ئەوە بووە کە لە کاتی مانگرتنەکەیاندا پشتیان بە شۆڕە و بڕیارە بە کۆمەڵەکان بەستووە. دەنگی سربەخۆی کرێکارانی گروپی ملی نۆی ڕێبەندان لە بەیاننامەیەکدا لە ژێر ناوی بۆچی مانگرتووە ڕەخنەیان لە سیاسەتەکانی نائەمنکردنی کار و بە کاتیکردنی هێزی کارگرت و لەسەر داواکاریەکانیان کە بریتین لە جێبەجێکردنی تەواوی تەرحی تەبەقەبەندی، گۆڕینی دۆخی کارمەندانی شیرکەتی شەفاق، یەکسانکردنی حەقدەستی کرێکاران، بەشداریکردنی کرێکاران لە بەڕێوەبردنی ئەو ناوەندە و کۆتاییهێنان بە داگیرکاری بانکی ملی پێداگریان کرد. لە بەشێک لە بەیاننامەکەیاندا هاتووە ئەم شیرکەتە بەر لە هەموو شتێک هی ئێمەیە. ئەو کارەساتەی حکوومەت بە ڕادەستکردنەکان بەسەر ئەم پیشەسازیەی داهێناوە هۆکاری سەرەکی گەندەڵی و خراپ بەڕێوەبردنەکانە. حکوومەت خۆی بەرپرسیارە لەو سپیکردنەوەی پارەیە کە لە قازانجی زۆر و زەوەندی گروپی ملی و شەفەق و ئەکسیۆندا ڕوودەدات. بانکی ملی شایستەی بەڕێوەبردنی ئەو شیرکەتە نییە، چونکە ئێرە بە شوێنێکی ئەمن و سڵامەت بۆ سەرمایەکەی خۆی دەزانێت. تەنیا ئێمە دڵسۆز و پارێزەری ئەم کارگەین و توانایی بەڕێوەبردنی بەشەکان و وەکارخستنی هێڵەکانیمان هەیە. ئەم جارەمان مانگرتووە و تاگەیشتن بە ویست و داخوازیەکانمان شێلگیرانە بەردەوام دەبین و خەڵکی ئازیزی ئەهوازیش لەگەڵ خۆمان دەخین. ئەوان دروشمی عەداڵەتمان نەدیوە، ئێمە ئیتر دەنگ نادەینیان داهێنا و لە خۆپیشاندانی شەقامەکانی شاری ئەهوازدا لەگەڵ بنەماڵەکانیان بەرزیان کردەوە و کردیان بە وێردی سەرزمان. مانگرتنیش کۆداری ئەم کرێکارانە ئیلهام بەخش بووە و
شەپۆلێکی پشتیوانی لە نێو ڕێکخراوە سەربەخۆ کرێکاری و مەدەنیەکان ڕێکخراوەکانی خانەنشینان و چالاکانی کۆمەڵایەتیدا هەڵخڕان. شۆڕای هەماهەنگی ڕێکخراوە سنفیەکانی مامۆستایان نووسیان کرێکارانی گروپی ملی فولادی ئەهواز بە ناڕەزایەتیەکی گەورە و شکۆدار شەقامەکانی شاریان بۆ خەڵک گەڕاندەوە. ئەوان دروشمی ئەو کرێکارانەیان بە ژیرانە و پێشکەوتن خوازانە ناوبرد. کرێکارانی خانەنشین و زەحمەتکێش لە بەشی پیشەسازی و خزمەتگوزاریە جۆراوجۆرەکان کە بە کۆبوونەوەی ڕێکوپێک و بەردەوام ستایش و پشتیوانیەکی بەربڵاوی کۆمەڵگەیان بەرەو لای خۆیان ڕاکێشاوە، ڕێخستنەکانی خۆیان باشتر کردووە و جگە لە داواکاری سنفی بژێوی کۆمەڵێک داواکاری سیاسی گرنگیشیان بەرز کردوێتەوە کە بریتین لە یان مردن یان ژیان، شەرمەزاری بۆ ئەم کۆیلایەتیە عەداڵەتمان نەدی و تەنیا درۆمان بیست، یەکگرتووی و یەکێتی لە دژی هەژاری و گەندەڵی، کرێکار و مامۆستای زیندانی دەبێ ئازاد بکرێن و دادپەروەریمان نەبینی دەنگ بە دزەکان نادەین. کۆماری ئیسلامی کە لەلایەن زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێرانەوە بە توندی کەوتووەتە بەر نەفرەت و بێزاری، لە دوایین خولی بەناو هەڵبژارنەی سەرۆک کۆماریدا بە هیوای بەهێزکردن و یەکدەستکردنی دەسەڵات کەسێکی گوێ لە مست و بەدناوی هێنایە سەرکار. ئێستا دەبێت بزانین ئەم جارەیان ئەم سێناریۆی گاڵتەجاڕیە سەبارەت بە هەڵبژاردنی مەجلیسی شوڕای ئیسلامی چۆن بەڕێوە دەبرێت.